وەڵێ بەڕێزان وەکە موشتان ئاگادارن لە سەرەتای ئەم جەنگەوە بەردەوام لە هەموو بۆڵتەنی هەواڵەکانە ئێمە کەسانی شارەزا و لێزان سەبارەت بە جەنگ و لێکەوتەکانی میوانداریەکەین. بۆ ئەم شەویش میوانێکمان هەیە دەمانەوێت لەگەڵ ئەو قسەی زیاتر و پرسی زیاتر بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەباس خامیار شارەزایی پەیوەندیە نێو دەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە شاری تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێرانەوە لەگەڵماندایە. بەڕێز خامیار شەوتان باش، زۆر زۆر سوپاس کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ئەوە جەنگ پێی نایە هەفتەی سێهەمیەوە وا بەرەو سێ هەفتە جەنگ دەڕوا، هیچ ئاسۆیەکیش بۆ کۆتایی هاتنی جەنگەکە نییە. بەڕێستان پێشبینی چی یەکەن ئەم جەنگە تاکەی بەردەوام دەبێت؟ منای خدای گەورە و میهرەبان، سڵاو لە تۆ و لە گەلی کوردی شکۆمەند. لە ڕاستیدا زۆر خۆشحاڵم جارێکی دیکە لە کەناڵێکی کوردی میوانم ڕێزێکی تەواوم هەیە بۆ برا کوردەکانمان سەبارەت بە پرسیارەکەت. تا ئێستا پێشبینی دەکەم پێویستە ڕەچاوی ئەوە بکەین ئێرانیەکان سەرکەوتوو بوون، چونکە سەرۆک ترامپ دەیویست لە ماوەی 48 کاتژمێر ئێران لەناو ببات. پێشبینیەوەی دەکرد ئێران لەناو دەبات، ڕژێم لە ئێران لەناو دەبات، سەرکردایەتیەکی نوێ لە ئێران بە گوێرەی خواست و ویستی خۆی و ڕەهەندی خۆی دەستنیشان دەکات. دواتش لە ڕێگەی ئێرانەوە دەتوانێت هەژمونی لە ڕابردوو زیاتر بێت لە ناوچەکەدا. هەروەک باڵیۆزی ئەمریکا لە تەلەبی وتی هەژمونی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێت و بەڵام ئەمە ڕووی نەدا. هەروەک گوتت گەیشتوینەتە سەرەتای هەفتەی سێمیە و جەنگا ئێران لە سەرەتاوە لەسەر هزرێکی بەرگری لە خۆکردن بووە کە دەڵێت ڕێگە نادەین ئێران دەرەنجامی خێرا بەدەست بێنێت لە جوگرافیایەکی سنووردار و لە خشتە کاتێکی دیاریکراوە سەرکەوتنە بەدەست بێنێت. بۆیە پلانێکی استراتیژی بەرگری لە خۆکردنی ئێران کاراکرا بۆ ئەوەی دەرئەنجامی بەرهەمدار بۆ ترامپ بەدڵێت و فراوان جەنگەکە فراوان بێت و جەنگێکی هەرێماتی بێ لە ماوەیەکی دەستنیشان نەکراودا ڕوو بدات. زۆرمەی ئێستا بۆ شێوەیە. بەڕێز کامیار ئێوە گوتان ئێران سەرکەوتوو بووە، بەڵام ئەوەی کە دەبینرێ ژێرخانی ئابووری و سەربازی ئێران وەکو بڵاو دەکرێتەوە خەریکە بە تەواوی لە ناو دەچێت. کەواتە چ جۆرە سەرکەوتنێک تۆ باسیەکەی؟ بەڵێ سەرکەوتنەکان بە شێوەیەکی ڕێژەین هەروەک ڕوونم کردەوە ڕەهایی لە ناوبردننی ئێران و لە ناوبردننی ڕژێمی ئێران لە ماوەی 48 کاتژمێردا و دواتریش ئێستا دەبینین هەروەک لە سەرەتا گوتت ئێستا ئێمە پێدەنینە سەرەتای هەفتەی سێمەوە بۆ جەنگێک کە لە دژی ئێران ڕاگەندراوە. ئەمە هەر خۆی سەرکەوتنە سەبارەت بە زیانەکان. بڵێ زیانەکان گەورن، زیانی مرۆیین. ئەو قوتابیانە ئەو قوتابیانەی لێ قوتابخانەدا زیاتر لە 180 منداڵ شەید بوون، دەیان قوتابخانە بردومان کراون، زیاتر لە 60 نەخۆشخانە بردومان کراوە، شوێنەواری مێژوویی هەیە بردومان کراوە، ناوچەی جێنشین هەیە، نیشتە جێبوون هەیە بۆ جێنشینی خەڵکی سیڤیل بردومان کراوە، کارگەی خۆراک، کارگەی بەرهەمهێنانی دەرمان بردومان کراوە. ئەم زیانانە بەڵێ ڕوویانداوە، بەڵام ئەم زیانانە بەداخەوە هەمووانی گرتووەتەوە. ئابووری ناوچەکە لە ژێر مەترسیدا، ئابووری جیهان لە ژێر مەترسیدا. زۆر باشە. وڵاتانی دراوسێش زۆر باشە. بەڕێز کامیار دێینە سەرەوەش بۆ خۆت باش دەزانی ینی هەموو جەنگێک کە دەست پێ دەکات کۆتاییەکەی هەرە بێت دانوستان بێت، جۆرێک لە دانوستان و بۆی جەنگ کۆتایی بێ. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەگەر جەنگ ڕاوەستا
ئەمەی کە ئێستا باڵێن گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمەی ئێستا هەیە دوای وەستانی جەنگ چ جۆرە گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدات بە دیاریکراویش لە ڕووی جیۆپۆلیتیکەوە جەنابتان شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکانن. لە ڕاستیدا لە بڕواادام گۆڕانکاریەکان لە ناوچەکەدا زۆر گەورە دەبن بەدڵنیاییەوە ژمارەیەک لە ڕووداوانەی بینیمان سەبارەت بە مقاومە لە لوبنان لە عێراق لە یەمەن بە تایبەتی دوای ڕووداوەکانی جەنگی غەزە و جەنگی ڕابردوو جەنگی ئێستاش منە دەبینین هێرش دەکرێتە سەر بنکەکانی ئەمریکا و دامەزراوەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە بەو خێراییە و هێرشانە دەکرێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 70 ساڵ لەمەوە بەرەو بنکانی لەو ناوچەیە دامەزراند بەڵام لە ماوەی 7 ڕۆژ بردومانکران و داڕمان لەلایەن وڵاتێکی ناوچەکەدا هەزاران ئەمریکی کە هاتن ئەو وڵاتانە بپارێزن ڕایان کرد بە شێوەیەکی شەرمەزارکە ڕایان کرد بۆیە دەبینین باش زۆرینەی وڵاتان تێدەگەن چی ڕووی داوە بەدڵنیاییەوە پێداچوونەوە دەکرێت جۆرێک لە گومان دروست دەبێت دوودڵی دروست دەبێت ئەوانەی کە هاتوون دەیان پارێزن پێش هیچ ڕێککەوتنێک یان پێش هیچ یەکلاکردنەوەیەک ڕایان کرد. زۆر باشە بەڕێز خامیار گەروی هورمز داخراوە ئەگەر گەروی هورمز هەروە بە داخرایی بمێنێتەوە کە زیان با کەرتی وزە ینی بە ئابووری جیهان بە تایبەتی ئەوروپا دەگەیەنێت پێدوانیە ئەمە وا دەکات هەر هیچ نەبێ وڵاتانی ئەوروپا هاوشانی ئەمریکا بێن و داخلی ئەم جەنگە ببن. ترامپ کە دەیگوت هێزی دەریایی ئێرانی لە ناو بردووە 100% لە ناوی بردووە وشە بە وشەم قسەی کرد گوتی 100% لە ناوچوە. ئێستا داوای هاوکاری لە وڵاتانی ئەوروپا و داوای هاوکاری لە چین و رووسیا دەکات و دەپاڕێتەوە لەیان بۆی شان بەشانی بوەستنەوە ئەم قەیرانە چارەسەر بکەن. بۆیە ئەمە بۆتە شتێکی ئاسایی چونکە ناتوانێت ئاسایشی ئەو ناوچەیە سۆگەر بکات. ئەمەش شلۆقترین خاڵی کێشەکەیە بۆیە لە بڕوایدام ناتوانن ئەو شەڕە بەڕێوە بەن و سەرپەرشتی بکەن ئەو شەڕیان ڕاگەیاندووە کە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی دەستدرێژیەکانی ئەمریکا و ئیسرائیل کاتێک چەند خولێکێک لەمەوبەر وەزیری وزەی ئەمریکا گوتی باش زۆر باشە بەڕێز خامیار لە گەروی هورمز جوگرافیەکانیش دەگۆڕێت. زۆر باشە بەڕێز خامیار دواپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم نە ئێران نە ئەمریکا نە ئیسرائیل ئامادەی وەستانی جەنگ نین کەواتە ئەم جەنگە بەرەو کوێ چی ڕوو دەدات تاکەی درێژە دەچێشێت ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە سوپاست دەکەم. بەڵێ ئەو جەنگە پێوی سەراب گیرێت بەڵام ئێران دڵنیای نێودوڵەتی بۆی جارێکی دیکە ئەو جەنگە دووبارە نەبێتەوە. کاتێک ئێران هات دانوستانی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کرد لە گەڕەکانی ڕابردوو 6 مانگ لەمەوبەر مێزی دانوستان وەک فریودانێک بەکارهێنرا بۆ ئێران بردومان کرا. ئێرانیەکان و ئەمریکیەکان و عومانیەکانیش جەختیان کردەوە دانوستانەکان بارەستەیەکی باش دەڕۆیشتن بەڵام وەکو فێڵێک بەکارهێنرە بۆی هێرش بکرێتە سەر ئێران. ڕێککەوتنەکانیش ئەوەیە کێ جارێکی دیکە ئەو دڵنیاییە دەدات ئەمریکا هێرش نەکاتە سەر ئێران ئیسرائیل هێرش نەکاتە سەر ئێران ئەمە
ڕێچکەی ئایندەی ئەو شەڕێ دەستنیشان دەکات. زۆر باشە زۆر بەڕێز عەباس خامیار شارەزایی پەیوەندیە نێو دەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە تارانەوە لەگەڵ مابوون گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان شەوتان باش.